شهر زور ئەو دیدەی سەیوان پڕخۆمار نەدی ئەو تۆڕەی چین سیامار نەدی دڵدارە دڵبەستەمکار نەدی. بێگومان ئێمە دەستخۆشیمان هەیە بۆ تەواوی ئەو لایەن و ئەو دام و دەستگا ڕۆشنبیریانەی کە هەڵەسن بەم کارانە ئەمڕۆ لە دیداری تایاربەگی جاف کە بۆ خۆی یەکێکە لە پایە و کۆڵەکە جوانەکانی ئەدەبی کوردی لە پارێزگای هەڵەبجە ئێمە دەستخۆشیمان هەیە بۆی بە تایبەتی شاعیرێک کە توانی بێتی شوناس و ناسنامەیەکی گەورە بۆ خۆی بنیاد بنێ بە تایبەتی کە ناو نراوە شازادەی عەرشی عەشق. ئێرە مەملەکەتی جەلادە جەلاد قەسیدەیەک کوشت قەسیدەیەک سەریحی وێنە کێشێک و دەستی پیانۆ ژەنێک. دیارە ئەمە دیداری تایاربەگی جافە شازادەی عەرشی عەشق لە پارێزگای هەڵەبجەوە بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوامە بێ. ئامان جوانەوەی دیارە تایاربەگ یەکێکە لە شاعیرە هەرە دیارەکانی کوردستان بەگشتی و هەڵەبجە بە تایبەتی و تا ئێستا هیچ دیدارێکی تایبەتی لە شێوەیەکی کەشیاوی ئەو کە لە شاعیرەی هەڵەبجە بێ نەکبووە. بۆیە ئامان جوان بوو لە پارێزگای هەڵەبجە ئەم دیدارە تایبەتە بکرێ. جامعه های صینی و ترکی مه ایرانیش بس نگه هری جامعه باش ترکیه امید بجوه جامعه 5 میلیون اف جامعه اغلبه زیرنگیر بکارتینن مکتب تحویلات پارا اغلبه ویب کارتینن و هندش بکارتینن بو سقفت منوره اف عدد چه مدرسی سر بن دو دینیو بیا وب چه سر جو وزن چه سر اول ناش کرد یک دیبها خانه که چیکت آن دکانه که چیکت محتاجی جام خانه که بتن آن محتاجی پنجره که خودت چت گریدتن ادیت دم و قیاس ما این تو کی وان قیاس اصلا این تبیری ام دی جرا برن آن دی او بخواد بتگریدت معمل دی گریدت آن ام دی گریدن جرا و شولی ما پشتی معملیه معملت پلاستیکی دی شولی خلاص کن ام دیش نیکاشن جامی وان گریدن بیری. El Ayuntamiento de Madrid me invitó en el Retiro, que es un parque que tenemos nosotros aquí. Las exposiciones que yo he hecho desde el principio, mi primera exposición hice en el 74, en el 75. Realmente hemos regresado un poco a nuestro calendario habitual, así que vamos a realizar, o está previsto realizar durante esta temporada que acabamos de iniciar ahora en septiembre, un total de 10 exposiciones, un poco con el programa que teníamos ya pensado. Entonces, lo que sí que hemos programado en paralelo a estas exposiciones físicas es también todo un programa nuevo de exposiciones online que vayan en paralelo a las exposiciones físicas que se dan en la sala, para un poco dotar de mayor contenido a lo que es el sistema expositivo de la galería.